بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پەروەردەی چەمچەماڵ هۆشداری دەدەنا وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان لە ئەژمارنەکردنی ئەم ساڵی خوێندن بەو پێی لە ئێسادا و زیاتر لە 3 هەفتە بەسەر دەستپێکردنی ساڵی نوێی خوێندندا تێپەڕ دەبێت لە هیچ قوتابخانەیەکی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین زەنگی ساڵی نوێی خوێندن لێ نەدراوە. پرۆسەی خوێندن چەند ساڵە بەڕاستی هەر مردارەوە کراوە نەماوە جاران لە ناو حکوومەتی عێراقەوە کە حەسوودیان بە ئێمە برد خوێندنی ئێمە ئەو نەمەزبوط بوو ئەم نە ڕێک و پێک بوو بەڵام بەداخەوە ئێستا سێرەکەی قوتابی ئاوارەی فەلوجە و بەغدا و ملاولایە بینین کە دێن لێرە ئەوان دەوامەکەن و قوتابەکانی ئێمە لە ماڵەوە دانیشتون مناڵە شەیدەکەی ئێمە لە ماڵەوە دانیشتووە تاکەی دانیشتێ دەکا کە بردنە ناو خەڵکە بزانە و خەڵکە چیانەوێ بزانە داوا چیانەکەن بە دڵنیاییەوە کەوا مەترسیەکی زۆر هەیە ئەگەر بێت و پرۆسەی خوێندن پەکیشی نەکەوێت ئەوە هەروەکو نەبوو بێت وایە زۆر بەجددی مەترسی ئەوە ئەکرێ خوێندن هەژمار نەکرێ و سەرەڕای ئەوەش ئێمە خۆمان سوورین لەسەر ئەوەی ئەگەر داواکانمان مافەکانمان بە شوێنی خۆی نەگا وەڵامان نەدرێتەوە ئێمە خۆمان دەرگای خوێندنگە ناکەینەوە ئیتر بەرپرسیارەتی ئەخینە ئەستۆی وەزیر ئەکەینە ئەستۆی سەرۆکی حکوومەت کە ئەم ساڵی خوێندن بۆ زیاتر لە 1,500,000 خوێندکار ئەفەوتێ بەڕاستی کارەساتە. زیاتر لە مانگێکە خۆپیشاندانی مامۆسایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە لە ناوچە جیاجەکانی هەرێمدا بەردەوامی هەیە تا ئێستش لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە وەڵام نەدراونەتەوە. بەرپرسی کەرتی چەمچەماڵی یەکێتی مامۆسایانیش باس لەوە دەکات بەرپرسی یەکەم لە پەککەوتنی پرۆسەی خوێندن و ژمارنەکردنی ئەم ساڵی خوێندن حکوومەتە نەک مامۆستایان. لە سنوورەکەی ئێمەیە هەتا ئێستا مامۆسایان بایکۆتیان کردووە ئێمە پشگیری داواکارەکانی مامۆسایان نەکەین گەر بفەوتێ حکوومەت بە دەرەجەیەک بەرپرسیان لەبەری حکوومەت تا ئێستا وەڵامی مامۆسایان ناداتەوە مامۆستایان بە موچەکەمەوە ناتوانن دەوام بکەن بەڕاستی ئێمە زیاتر ئەڵێن حکوومەت بەرپرسیارە لە دواکەوتنی خوێندن لە سنوورەکەی ئێمەیە. لە سەرەتای ئەم ساڵی خوێندنەوە زەنگی ساڵی نوێی خوێندن لە زۆربەی قوتابخانە و خوێندنگاکانی ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستاندا لێ نەدراوە و مامۆستایانیش بەنیاز نین بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.